سڵاو هاوڕێیان، من ئاکۆ شارۆشی شێعرێکی خۆمتان پێشکەش دەکەم سەبارەت بە کۆرۆنا ڤایرەس و جەنگی ئابووری. ئیمپریالیزم داگیرە کاری، هەر وڵاتێک بێ ڕاگیر نەکاری. چاوی چنۆکی موختاری دونیا، تیخی چڕنووکی نائینسانیە. هەڕاجی دەکەن ژیانی دەرەبەگ، ئاغای عەولەما هاوڕێ لەگەڵ سەگ. هەڕاجە لایەن گیانی هاوڵاتیان، هەڕاجە لایەن گیانی هاوڵاتیان. گەورە درۆی ئازادیە خەڵاتیان، گەورە درۆی ئازادیە خەڵاتیان. کوا مرۆڤایەتی پێم بڵێن کوا ویژدان، ئاوا سەرزەوی بۆتە زبڵدان. کۆرۆنا ڤایرەس کرایە بەریان، بۆ دارمان لە جەنگی ئابووریان. کۆرۆنا ڤایرەس کرایە بەریان، بۆ دارمان لە جەنگی ئابووریان. باریان کرد بزە و ئاسوودە لە ژین، لە چەند نیشتیمان نەک تەنها لە چین. وەرن با سەرمایەداری بشکێنین، وەرن با سەرمایەداری بشکێنین. دەستی بێدەسمایە بڕەنگێنین، دەستی بێدەسمایە بڕەنگێنین.